یەکەم جارە لە دوای ڕاپەڕین هەڵبژاردن دەکرێتن کۆمیسیۆنێک دەیکا خارجی دەسەڵاتی ئێرە. ئەوە زۆر گرنگە، ینی هەرچی پۆخڵەوات هەبوو ئەوانە بەخۆیان دایان کرد و دایان دەپۆش. ئێستا یەکەمین جارە ئەو نقطەی دووەم ئەو لیستەی ناوی خەڵک کە لیستی دەنگدان بە داتای کۆمیسیۆنی عراقی دەکرێت. هەرچی تەزویر و پۆخڵەوات هەیە هەمووی لاکەت. ئەوە نقطەشکە. نقطەی سێەم فرە بازنەیەکەیە. هەمووتان ئاگدارن لە فرە بازنەیی دەنجی پارێزگایەک لە بۆ پارێزگایەکی دیکە ناڕوە. چەند جارە لە انتخاباتەکان دیکە وا نەبوو. بە نمونە پارێزگای دهۆک هەموو انتخاباتەکان دیکە 2 کورسی تا 3 کورسی لە حەسەی خۆی زیادی دەبرد. ئەو سێ خاڵە هەرویستم ئیزافەتەن لە بۆ قسەکانی کاک حاکم لە بۆ سەفەرەکەی جەنابی سەرۆکوەزیرانیش تاکە دەستکەوتی ئەو سەفەرەیان بۆکو شەخص وای دەبینم تاکە دەستکەوتیوی ئەوەن دەبوو کو ئێستام هاتمە ئێراوی چۆ ناو کۆشی سپی و تەواو ئەو پارێک کە سەرفیشکرایە هەموو ئیزافەیە. ئەوەی حوشەکەی یەک خاڵی دیکەش کە ئەسڵەن هەر نەچوو با باشتر بوو برایەکەی مامۆستا جیهانی هەمووتان ئاگادار بوون چی کرد لەوێ ڕسمی هینایی خوشکەکەی ئیسەردەش عوسمانی کەی سەشکەشی لێلۆ دروست بوو یعنی کو کابراەک لە بۆ دەرێت لە بۆ ڕیشی چوسمێڵیشی لەسەردانە. زۆر سپاس هەروەندە قسەکانم.